لەسەر مەقامەکانی گەرمیان کردێتی ئەو بەخوا بەم بەرنامەی تەواو نەبێ ئەو من بڕیارم ماوە لەگەڵ ئەم خۆشەویستە و کاکە ئەمیری شەی ئەمیری ڤیۆلین بە تەمامەگە لە داهاتوویکی نزیکە خوا یارمەتیمان با دیبەیتێ بکەین لەسەر مەقامەکانی کورد لەسەر مەقامە گەرمیانەکان بە تایبەتی لەسەر مۆسیقای کوردی لەسەر مێژووی ئامێری نەی باڵەبان ئەم بە ئامێرانی کە بەکارێ زۆر نادەهۆڵ کە خەڵک زۆر جا نازانەمە چەند گرنگەمە با زۆر ناچینە شتانەوە من کەمکەمێ لە بینی گۆرانەکانە ڕەنگە هەندێک پرسیابوو ژێنی بەس حەزەکەم یەکەم شت چینە لای مەقام و بەستێکی گەرمیانی بە دەنگی نەرمەندی لاوی دەنگخۆش جارێکتر ئەڵەمە بۆ ێرز دووزڵم ئەندازیاری لاو ها بۆ لە فۆلکلۆریانەوە بۆی هەموو فێرمن ڕێزە کللتوری نەتەوەکەتان بگرێنانی من پێم سەیرە هەندێکە جلی کوردی هەر نییە وڵی کاکە حەما بینم لەسەر کارەکەی بە ئەندازاری جاروێ ئەوە وێنەدانێ ئەچینە لای یەکەم مەقام و بەستە پێما بێ خاوکەرە قەتار و خاوکەرە قەتار و خاوکەر ئەوەتە گەرمیان شەستە بارانی مقاماتە زۆرتەوە ئێمە لەبەرەوەی لە گەرمیانەوە هاتووم یەکەم جار قەتار و خاوکەرتان لەبەر پێ سەرە بڕۆ من چاوی تۆ ماچەکەم طبعاً ئێستا ناڵم هەر ناسمەوە مناقەشە بەڵام ئەمەی لە توی ببیستم زۆر کەس ڕخنم لێگە ڕاستە دەوێت خاوکەر و قەتارە بەس خۆشترێتە سەردەم بڵێ قەتار و خاوکەر وایە سەرەتا بە خاوکەر دابەزنێ بە قەتاریا قەتار و خاوکەرەکەتەوە سەرەتا بە قەتار هەموو ئەو مقامانەی کە هەمانە قەتارێکی هەیە قەتاری خاوکەر قەتاری خورشیدی قەتاری ئەڵاوەسی ڕەحمەت لێبێ قەتاری ینی خورشیدی قەتاری خورشیدی قەتارەکانی ترشی هەموو ئەمانە کۆمەڵێک قەتارن کە لە تەرزەکانی خۆی بە جوانی هەیمانە قەتار من کاگمیدیا بەحسێکی کروێ سەرەوە ناڵم هەن بە ئەمڕۆدانانی بووە مەخسەی گاتار بووە گاتارانی گاتاکانی زەردەشتی هەر بۆ جلانە شۆ خوێنراوە کاتی خۆی بە مشتی و موغەکانی زەردەشتی بە جامانەی ڕەشەوە سیا چەمانەوانەیە خوێندەوە ڕۆژێکی تر منی تۆ باسێک باش ساتینە لای قەتار و خاوکەر فەرموو داغ نیم سنانا مبو آري 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 داغ كافر نقبدي قربكم كاي روز مبو داغ يمشواريا ليل الري أريك ركس ما يمشواريا ليل الري داغ ديالي نشاد دوسي وطن باب مرم كفتن ويادم روي
رخسار مايا رخسار مايا زردن قيدوني ياران دق بامرم فراق كردن اي واي آری قراق زماریای سوزکی قطار یتیم آری قراق زماریای سوزکی قطار یتیم خاو کرای و دوسان پیلا ویسی دق بابرم کلم و جوشان رحمة رواي أمان 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 تاق أرجارك بو فرصتك من يانا خالي بامن بمرمتو نمري دغيل دلتم واي روستاوا لو بانا دسي لو كامردا روستاوا لو بانا قربان دسي لو كامردا دسي لو كامردانا ليك شا سلطانا تشي درس باراني باريكي
يكي بريم أي طبيب علاجي درد مكان طيب اللقمان موارا لشوالني والشوى لبيان داوى قلبا بلا سربانا ميمان أيمان يوار يوار يمان يوار يمان كسبابي من بان ميري شوبم چان أيمان أيوار أيمان هیچ یادم بۆ سەوز نەبوو ئایوار ئەی لە منە ئیمجا بۆ خۆت قەولت کرد بێیتە ئەیرانە وەڵڵا شاري
ئەگەر لە ئیرادی لە تەوەری بەرنامەکە دەبچم بە میلیانە بەڵام ئەڵام ئەی بابڕۆ ڕحیم دەستم لێ بەرا لە سازەکە بینەران بیسەران بینەران و بیسەران باوەڕتانە بێت کەڵم یەکەم چەپکە گوڵی وەرزی نوێ یەکەم ینی وەرزی نوێمان سپاس بەخواگەرەمە چەپکە گوڵەکەی بێ ڕحیشەڵا ئەینە باخەکانی وڵەندا کەڵم هەموو گوڵابێ بە گوڵ و ڕازاوە ئەڵێ ئەوە تا کاگوران لە فیرعەون نوێیانمان ئەمڕۆ باوەڕتانە بێ خۆشەویستان ئەم گەنجە خۆشەویستی کە باسیەکەم من ئەڵم بە بەرنامەی ئەمڕۆ تەواو نابم یعنی چکە لاوەڵەوە ڕحیم نزاری کردوتی باز زۆربەی کات تەرخانگەین بۆ گۆرانی بەس ناکرێ من لێی نەپرسم ئەم بە تۆنی خۆی بە تابعی خۆی داخڵ بوو مەقامەکە بەڵام دوایی هەر ئەوە یەک پەنجەی پیانە ماشەڵە لەبێکە بە حسێن عەلی ڕێک بۆ قایەتکەرە وای لێکای بۆ سەڵاح داودا ئەنجا شکر خەیاتمان ماوە شتی ترمان زۆر ماوە کاکە حەمەدجان دەمە خۆش بە قوربان جۆتان لە نەیەکەی بوو ماشەڵە ئەو نەیە خۆشە ئەنجا ماوە جارێ ئەمە بە ئامێری بڵین ئەمە شمشاڵێکە ئەم شێوازە زیاتر عەرەبیسکە بڵێن عەرەبیە شێوازەکەی وای پێوترێ شەرقیە ئەویان شەرقیەوە نەی فارسی بوو بەڵام دوای جۆشمان لە باڵەبانەکەی بێکەمێک بۆ ئیسراحەت بکە بۆ گۆرانی حەزەکەم یەک کەمێک باڵەبانیشمان پێشکەشکە بۆی بزان باڵەبانی کاکە حەمەدجان چۆنە لەگەڵش تۆزە دوای شمشارشمان گوێ لێ بێ بۆ لەگەڵمانە خۆشەویستان هیوادارەمانەی کە بینەر و بیسەرمانن پێمان بڵێنەوە ئەمڕۆ ڕێبازیانش ژێرێگەی ژێرە پشتمانەشکێ من بەتەنیا زۆر خەریک بووم هیچم بۆ نەکرا ئەمانەیە بزانین تۆن و دەنگ و ڕەنگمان چۆن نەگاتە لای ئەو بۆما بنووسن سوپاسانەکەم ئەچینە لای کەمێک باڵەبانی ژەنینی باڵەبان بە دەنگی یا بە دەست و پەنجە و خامە و بەدە سەرڕەنگینەکەی کاکە حەمەدجان باڵەبانەکەی کاکە ڕەحیمی بۆ بکەرەوە کەس یەک پارچە باڵەبانمان پێشکەشەکات ئێستا فەرموو کاکە حەمەدجان شتێکی گەرمێنتان شتێکی پێوتێ وەچ و ڕاستە چەپی پێوتێ شتەکە هینا و زیاتر دوو عشیرەتی ناو داوێ هەم داوێ و هەم زەنگنا دوو عشرەتی منتقەی گەرمیان عەفەن بڵێم هەینیەکە وەچی یەکەمی لەیلوەی لە مامۆستا ئەحمەد داوودا مامۆسای هەر هەمومان لە باڵەبانە ماشەڵڵا ئەوە هەر ئینکار ناکرێت لە مێژووی هونەری ئەوە و طبعاً ڕاستە چەپیەکەش هەری ئەوە شتەکە دەهۆڵیە باون نەبێ ئەمەش با بمێنێ فەرمە قوربانە بوو
جارێکتر لەم دەست و خامەت هەر گوڵ بگرێ وەڵی کاکە جا من نازانم وەسفی چی بکەم بەس ئەبێ بڵێم ماشەڵا ئێوە جەگە منە بڵێن ماشەڵا لەبەرەوەی بەڕاستی یاخوا تەمەند درێژ بێ ئەم هونەرمەندە لاوەمان ئەماندا زێرە لاوەمان ئەمنەوەی دوا ڕۆژمان کە بەڕاستی ئێمە پێویستمان بەم بەهران هەیە من چەند ساڵە لەمە پێشباسی 20 ساڵەمە پێش یەک ژەنیاری باڵەبان هەبوو کاکە ڕەحیمجان بوو کاچوین بۆ ئاهەنگەیە بۆ زەماوەنەیە بۆ شاییەک هەمومانەمان وریاوی ژیرفانە بن کە پیکەکەی تێ کاگڕەحیمان و بە خااتری خوا کەسە کاگڕەحیمن دەتەنیشت وەرنانەنشەنەکە پیکەکە بشکە ئێستا سپاس بەخوا کاکە ڕەحیمجانەوە کاکە حەمەجان ئەمانە لێکۆڵی نۆژەکەن هەریەکە و جانتای پیکمان پێێستا یاخوا تەمەندرێژ ئەمە کەوابێ نیشانەیە من ئەگەر بۆ نمونە من و ئەوانەی وەکو منیش ئەگەرم دنیاش بەجێ بەڵین بژمرین دڵمان خۆشە کە وەجاخی هوەری کوردی ڕوونا مەسەلەن ئەم خۆشەویستانە نایڵن هوەری میلیەکەمان پەچی بکەیە یاڕەبی تەمەند درێژ بنەوتان من ئەگە بە من بێ حەزەکەم چینە لای ئەڵاوەسی قەتار وڵاوەسی بڵێن قەتار وڵاوەسی نازەوەتان وڵاوەسی کێشە نییە خۆی قەتار وڵاوەسیەر زەرورە لە شوێنێکی وایە بکوترێ زۆر زۆرەوەی تا مەزرۆم لەبەرەوەی ئەم ئەخیرانە بەداخەوە تایبەت لە دوای مردنی مامۆستا شکور خەیات کە مامۆستای گەورەی منە و لێرە سەنجا دانیشتۆ بەداخەوە من بۆیە ئەو هونەرە بەردەوام بێ کاکە حەمەجان سپاس کە من لە تەمەنی لە 6 ساڵی تەمەن و خوێندکاری و پیاوە بوومە بۆ فێربوونی مقامات ڕۆحی شاد بە دێکۆمنت لای من هەیە کە ڕێیداوم ئەڵاوەسی بخوێنم ئەوە شەرفێکی زۆر زۆر گەورەیە شەرفێکی زۆر زۆر گەورەیە بۆ من بۆی لێرەیە بۆتانە خوێنم نەهاوەندەکەی عشاقەکەی کەوێتە سەر دۆ خۆم دەست پێ بتانەژەرم مداخل بوون هیوادارم لە بەشی کۆنتڕۆڵ تاکە ڕێوازەکە بتوانێت کێشەی کەمانەکەشمان بۆ حەل بکە سپاسێکم مایکەتەوەنیە مایکی تری ئەو مایکەمان بۆ دانێ ماچی کلاسیکەکەمان بۆ دانێ ئێستا و مایکەمان بۆ دانێ گیتر لە مقامانەی کە لە گەرمیانە ئێستا زۆر زۆر وەکو توخمیمانەوەی نەتەوەیە چاوی لێ بە شێوازی زاری ماچۆ تێ بڵین سێ چینە دیدی من بۆ ئەو مامۆستایانی گەورەم کە پیان وتون مقامەکە لە دەستپێکە نەعەجەمە نەڕاستە تۆنی سروشتیە چونکە 100% لەناو سروشتەوە وەرگیراوە ئێمە ناتوانین تۆنی بولبول لە توینەر بدەین تۆنی ئاو لە بولبول بدەین بۆیە بۆ خۆی مقامەکە بۆ شێوازەیە چی دومیشی شاقی نەهاوەنە و بۆ دواتر دیسانەوە چێتەوە ڕاستەکە لكوني كسماي الرجاي لهردي مرحبا تبارش المني أرسات ودردي
بلا كسمري هرشواي ليغور ضلياي اي نشادم دوسياي دور وطن بلا كسمري كابتني ويادم شوار رجاي برديناي داغي خوا ناري داغي ناري برايا ارياي برايا صحراي ششكرياي شيطان شين ماي أبروي توي بيوان عاجزكم دواقي هرشي ويسنان يتيم على بالصار باقشتيان جنبنا وصوص القطار أمان 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 صدای سیاه چین یتیم عزیز بالای چش کردن میونای پیتا پی
واري نوبة سادي أري راستي خيابان أي هوى راستي ميلاد أري راستي خيابان أي هوى بخشي ميلاد جانك راسك أي باري فير بمشيتي شينكد إمجاك راسك أي باري فير بمشيتي شينكد دمي قوربانە بم کاکە حەمەدجان بەخوا کاکزای لاک بوو من کارزاش جاکەکە بەچی لاک بم لە کۆنتڕۆڵە کاکزای لاک بوو باوەڕتانە بێ ئەو لە مۆسیقاکەشە فریامانەکەوێ مەسەرەن خۆی ئوستازە خۆتان لای گەوران ئەوەی کە منی بینم ئەنجا مادووبوونەکانی هەر ئەوە نییە کە ئەوە لێرەی بینی زۆر جارە بینەوە هەندێوانەی هەیە لە یوتیوب دێنەوە چەناڵەکەی خۆی سێری بکەن فێری مەقاماتانەکە فێری و ئامێرەتانەکە باسی مێژووی ئامێری نەیەکە هی باڵەبانەکە ئەم بەرنامەیە من تەرخان کردووە تەنها بۆ گوێگرتن لە دەنگە خۆشەکەی و هونەرەکەی ئەگەر باسی جارێک ترێ لێمەوە پێویستم بەوە هەیە ئەگەر هاوکارم بێت بە یەکەوە من چەند ساڵە خۆمان دووەکەم بۆ هونەری گەرمیان بەتایبەتی چکە من زۆر جاروتومە ئێمە مێژوو سلێمانی 246 ساڵە تقریبان بەڵام مێژووی مەقامەکانی گەرمیان هەزاران ساڵە لە هەر بەوە بزانەکە بە شێوەزاری ماچۆ خوێنەری ئەمە دیارە پەیوەندی بە ئاینی زەردەشت و بە مێژووی کورد و مێژووی نەتەوەکەمانەوەی لە جەمخانە و لە یارسانەکان و لە کاکەیەکانەوە بیگراتە لە هەمووی ئەوەی کە باسێکات ینی زۆر زۆرە زۆر ئەم مێژووە بە من شەرع ناکێتەوە لە بەرنمەیەەکە بەرنمەکە زۆری ئەوێت هەر باسێکگەر ئەڵاوەسی بکەین ئێستا ئەوە خۆی قاعدەی هەیە بە خۆی باسی گەر سێ مەقام و گۆڕانکاری و بەستەکەی بەوە تەسیمە بێتەوە جاوی باشەم نوع گۆرانی و مەقام هەموو کەسێک پێی ناوێرێ خۆ من حەزەکەم هەمووی پێی بیوێرە بەڵام ئەمە کۆنی هەچ کە سێدان شە بیڵێتەوە ناتوانانی ئەو تا ئێستا وەکو خۆی ئەبێ کەوتەوەکو خۆی بڵێتەوە هیچ مەجاریتیان شکر ئەیوت کوڕمەڵاوەسیشی هەموو کەسێ نیە ڕاستەکە من ژەرواڵێم چکە ناکرێت دەستکاریکردنی نییە مە کفرە چۆن وتراوە چۆن دەست پێکە ناوەڕاستەکەی چۆنە و تەسلیمی چۆنە عینەن مەقامە عێراقیەکان مەقاماتی عێراقیش بەڕاستی هەر دەوڵەمەنە ناکرێ بڵین مەقاماتی عێراقیە چەند ناوەکانی ئەڵە مەقامی دەشت بەس عەرەبەڵی منە ناڵم داینانەی بەڵە مەقامی کورد کەچڵی منە ئەخۆ لە مەقامی کورد خۆی ترمەی ئینکای ڕاست ئەڵە مەقامی ڕاست دام و عەرەبە بگەڕە وشەی ڕاست دەرنێ ڕازیانی ڕاست ئەڵە هی منە ئەڵە سێگا ئێ باشە وشەی سێ چوارگا سێگای سیانیشە سێگا بۆچی لە سێگا مامەستا سەلیم سێگای سێ جار بە ئا دەست پێکە وایە سێگا سێ تۆن ئەگەڕێتەوە بۆم بابەتی زەردەشتەکان کە بەڵام کورد ئای کوردی بێنە نەکبەتی بێنێتەوە و یا بڵین بێ ئاڵا بێ دەوڵەت عەفوە جینا گەورەترین نەتەوەین کوردی بێ دەوڵەت ئەوە مەلێکن
ئەجناو ئەمێرە جوانە و باڵەبانە ئەوەیە ئەو شەمشاڵە گەسی مێژەکەی بکە بزانە لە چوەهاتوو هەر لە هەموو سروتای زەردەشتەکانە یا لە یەزیدیەکانە لە ناو جەمخانەکانە لە ئەرسانەکان و کاکەیەکان ئەوە هەر ئامێری پیرۆزەوانە تەمبور ئەم سازە من شەرحم کردو کتێبێکم من نووسیمە سەری ئەمە مێژوەکەی هەرچی هەڵکۆڵراو هەیە لەسەر چێوی بێستون و هەموو مێژووی نەتەوەکەمان ئامێری تەمبورێتی کراوە بین هەتا ئەسا لە باکوور خۆنانن سازڕان تەمبور لە ناوێ زیدەکان شڵان تەمبور ساز دوایی کراوە بە ساز و ئیتر سازەکەش وەرو شەکەی لە کوردیەچێ بە کاکە من مەزارم زۆر نییە بەکاکە من ناڵم بامڕۆ بۆی خەڵک نییە تا مەزرۆ بێ ئەو ڕۆژە چاوەڕێمان بکە کام شتانە باس دەکەین لە دیبەیتێکە بەس ئەگەر مادوو نەبێ چینە لای مەقامی تر پێم خۆشە مەقام و بەستەیەک ئاکە ئاياتان بۆ بڵێم وڵای ڕەحیمجان ئێمەمانان کوردبوون تاڵە بابە ئەو من نارم کە جلی کوردی ئەوە لە بەرەکەم تر خۆتان نزان چی پێکەن برادر شتێکتان پێ بڵێم ئێمە لە گەرمیان جار وایە حراری باڵین پلی گەرما چیکەوە سەتەشە نەبرێ من مامۆسامەژی دەزانێ ینی من تا سێم خۆم پێوامە خۆم ئەنی 53 قسەیەکەی ئەڵێن ناجح بووە واتە دەرچووە ئەڵێن دەرچووە ڕاستە ئەین دەرچووە ئەنە ئەی بەخوا من لە 53 قاتی گوتیم لەبەرا بۆ لەسەر مەشروعیش کاکە حەمەجان زۆر احتیاجیە منش لێرە برادەرەکانم ئام برادرە باشانەیەم دیوم جارویە کاکە برانەوە نەڵێن جلە کوردەکانی جەزایانی تیا تەبریدی تیا لە چلێ هاوینە لە بەرمایە جایانیشمە بەراسیە پارچەکان و دوو پارچەی هەمووی داخرێ جلی کوردی لەبەروی قماشەکەی لایلۆن نییە وڵی گەرم کورەمە من نیعمەتی خۆیان میلەتی کورد هەوی هەبووە جا خۆشەویستان مەقاماتی گەرمیان هەمووشی ڕۆڕۆ و شین و چەمەرێ هەر هەمووی چکە گەرمیانی بەژمەینەت بۆ دایما تعریب کراوە ئەنفال کراوە لێ کوژراوە شەهیدی زۆراوە هەرچی شۆڕشەکانە سەیری کە زۆرترین شەهید لە دنیا شەهیدی گەرمیانی کوڕی ئازای گەرمیانی و ژنی ئازای گەرمیانی لەبەرەوە ئەسا ئایشمان جوێ بێ باوەڕتان نەبێ هەر هەمووی حەسرەتی ناخێتە دەروانی ئەوە نیارەوا بڵێ ئایەک نی بڵێ ئای نازم چی تو با گوێتان لێ بێسا من باسی ناکەمە تا کاکە حەمەجان بۆتان هێژێ من حەزم کردم حەمەجان لە بەرنامەکەیان بە هەر بە شێوەزاری گەرمیانیش بۆم بێژە باشە قوربانە بم قامی ئای ئەوش هەر ئەگەر چی لە دویدی زۆربەی ئەوانەی کە مقامزانن دوو چینە بەڵام بۆ خۆشی هەیە لەسەری کە سێ چین بێ ئۆکتاڤەکەی یەک ڕوبەتۆنی مێنێ بۆی ئۆکتاڤێکی کامل وەربگرێ بۆ زۆر جارەیە بە حسابی سێچینی بۆ ناکەن بەڵام لە گوێت لێبێ کە ئازانی سێچینە لەسەر نەگریزەکە ماوەسەسڵعدا ڕشتۆ باڵێن لەسەر نەگریزەکە لە شەقی شاکاتە بەیاد لە فارسی شاکاتە شور دەستگای شور کاکە ڕێباز دیارە لە میکس میدیا زوو پەیوەندیەکان ڕەنگە پەخشمان لە میکس میدیا وەستا بێبێەوە کارەکە چی بێ لە میکس میدیا وخما غريب غريبا غريب دياران جاي غريبي آخاي وخماي كوشكنا هركسي جي غريبي خاصا
داویشە لە جوولەی وە خۆما خایی دێم کەم شەردایی دیەمایی وە خۆما غەریبی شاران کارێ پێم کردن عاجزم لە گیان خایی وازیم و مردن غەریبی شاران وە شارانەوە تاڵحی ڕۆژگار كم شرداي ديماي وخم آي ديماي أرجعنا يمشوا ليخوا معنا نبينا يديهم أيا وار وخم يا وار وخم دور بيتو مردي أي دم بشكي وخماي وخماي بالا ما يتياي وخماي ديماي بالاي للين جام نازانم كار الشيطان يا كار ليليان ونوزم لخو كم شرداي ديماي وخماي چاب کردم کنی چاب کردم ماشی دارو دازی بکردم
ماچی تا ڕوو تازەی بکردم شەو لە پەڵگەڵوازەی بخەفتم شەو لە پەڵ بەخەڵ یا بخەفتم دەی لەب 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 لەبوو لابێوە سی و دوو سووار هات لابێوە نەجمەی ئەو یارای هاپێوە شکڵ نازدارانی پێوە ئاخ یەک دغانێکی هاپێوە وەی وەی چەرم وڵا دڵتاوە کێوە نەرم وڵا دڵتاوە کێوە کراسی کوردی پوداری لەسەر ئەژنۆی دڕیاوە کراسی کوردی پوداری جا لەسەر ئەژنۆی دڕیاوە پێی عایبە لە باریکە مۆدە و مەنی جووباوە وەی وەی مۆدە و مەنی جووباوە لەب 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 لەبوو لابێوە سی و دوو سوار هات لابێوە شکڵ نازدارانی پێوە وەی وەی چەرم وڵا دڵتاوە کێوە نێو نەما دڵتاوە کێوە وەی وەی چەرم وڵا دڵتاوە دەستان خۆش بێ مامۆستا سەلیم کاکە ئالان کاکە ڕەحیمجان کاکە حەمەجان ئەم جارەیان بە ئامێری شمشاڵ بەشدار بوو لەگەڵمانە بە مەقامی ئای و بەستەیەکی خۆشیش ئەو چاوانی ماچەکەم زۆر زۆر سوپاسان دەکەم خۆشەویستان وەکو باسم کرد ئەمە یەکەمین بەرنامەی وەرزی نوێی گەڕیان بوو بە خۆشحاڵیەوە بەرنمەیەکە کە من زۆر دەمێکە چاوەڕێمە کرد بەڕاستی کاکە حەمەجانم دەست ناکە و ئەم کوڕەگەنجە بەدەر لە ئەرچی ڕۆژانەی کە مەسەڵەن ئیشەکەی ئەوەیە ئەندازیارێکی مەدەنیە سەرپەرشتی پرۆژەی تەلارساز ئەندازیارێکی تەلارسازیە ئەوەی کە من جابەجارە بینم ماشەڵای لێبێت ئەندێ دیزایانی وا جوانم بینیوە لە کاری دیزایانی بۆ نمونە پرۆژەیەک یا خانوویەک یا شتێک یا فێلەیەک باوەڕتانەوێت لەوەشە پڕ بۆ لە هونەر لەوەشە پڕ ئێحساسی هونەریم تیابین خۆی هەر هونەرەکەی چۆسەناوە من هەرەواڵە منەڵم باوەڕتانە بێ جارانیان و ئەسیاقا فەن و ئەخلاقیان و مەسەڵەن شۆفێری هونەر و ئەوەیە بەڕاستی هونەریش شۆفێریش هەر هونەرە ئەندازیاریە هونەرە زۆر شتەیە باوەڕتانوی لاقی بە هونەرە هونەر چیەنی هونەر جوانەکانی ژیانە داهێنانە ئەسا ئەو هونەری کە من لە کاکە حەمای بینیوە لە پرۆژەکانی شەبینیوە لەو نەخشانەشە کە دای ڕشتۆ بینیومە و هاوکات من جارێک تر لەمەوە جابەجارێ بچنە ناو سۆشال میدیاکانی ئیترەگەر یوتیوبێ نازەم ئێستا ئینستاگرامی هەیە نیەتی ئەو خۆیلان بەس من زۆر سوودم لێبینیەوە بەڕاستی من لە دوورا و دووریش من دوورا و دوور ئەو بەم لەڵە مامۆستای بەس باوەڕتانە بێ من ئەوم بە مامۆستای خۆم زانێ ئەوەنەم سوود لێبینیوە چونکە من زۆر جار لێکۆڵینەوەم کردووە لەسەر مەقام جاریوە بۆ پێشەوە یەکتری بناسیینەم و باشم کوڕەگەنجە جاریا بوو مناقەشەی تۆ نەکەوتە بینمانەوەی تۆ مەقامە ئەوە کەوتوتانەوانیە ئەچوینە مناقەشەوە دوای بۆم دەرەکەم ڕاستە ینی بەوە نییە من چکەمە ڕاستی شارزایشی ئۆتۆم نیە لە مەقامی گەرمانیە بەس کنەوە لێکۆڵینەوە پشکنینم کردووە بەڵام کە ئێستا ئەم بەوەرکە ئەستاوە بەڕاستی ئەرچێکی زۆر قورسی لەسەرەکە زۆر خزمەتی هونەری نێتەوەکەی کردووە من سپاس دەکەم زۆر سوودم لێبینی بەڕاستی لەو شوێنەی کە ئینسان دیدیەکەیە بۆ فەلسەفەی ماتریالیزمی سروشتی کە نەشەکەی ئەرستۆیە قسەیەکەیە لەسەرەوەی لەو شوێنەیە کە ئەتوانی ئەگەر توخمی جوانیەک بپارێزی بیپارێز زۆر ڕاستە من وا ئەزانم کە لەبەرەوەی کورد زۆر گەلێکی بەمەعاناتە زۆر مەساویە بۆیە زۆر پێویستەکە کە ئەو توخمانە پارێزین کە مەساتەکەی لەسەر لابە وانە پارێزین کە دێراوی بڵێن ڕقێتی ئازارەکانی نەرمەکات هەر ڕاستەکەی کاکە حەمەجان هەر ڕاستەکەی ئەوەیە هەتا کەسێکمان لە دەست دەرنەچێ نازانین کە ئەمە
زۆر جامام شکر بە ڕەحمەت بێشکر خەیات مەسەن بە کەسێکی وت ئەم مەقامە وا ناوتێ مەسەن ئەهات لەویە پرسی ئەوێ من ئەمە لە دڵسۆزی بوو بە زانگە کەسەکەی بەخۆ ئەوە لەوانێ من زۆر چاچی بڵام بەس دانی پیانانە نەکاکە جیان مەسەلۆنێ باوەڕتان هەبێ وەکوایە هەر لە قوتابخانە من وەزیفەی کوردیە نووسمەوە بۆ نمونە دارات و داریدێ نووسمەوە مامۆستاکە ئەزانە جوانشم نووسیە بە زەڵێ باش نییە مەس حەزەکە جوانتر بینویسیتەوە ئەم مامۆستایە هاندەرتانی ئەمە زۆر جار مەقامی سەفەر بێ شەگەڵە مەڵە بەخوا ئەمەوانی ڕاستی شەکە کە من ئەگەر مناقەشەی لەگەڵ نەکەم ئەو ڕێک ئەوێ وەکو خۆی بوترێتەوە کە هیچ ئەم لەلایەتیانە بێت چینە لای مەقامی خورشیدی ڕەحیم جان بەڵام من زۆر تەمە ناکەم ئەی بۆ من شتێکم بەسەر چۆ وڵی من لە گەڕیانم حەزەکەم سێگایەک و گەڕانێکتان ئایکە خۆشە جاوەژەکەین بەسەر چاو بەڵام خورشیدەکەمانێرێ بۆ شەخبورهان چکە ئەو کوژراوی خورشیدیە بەڵام بەجارەچینە لای سێگاکە و ئەوەی کە خۆی کاکە حەمەجان بۆی تۆ سێگان دەستیەوە سێگاکەم سێگای سیکارە دای خوشتێکی ژەڵین بۆی تۆزێک دوورکەوێنەوە لە ئیقای جۆجیان چکە گەرمیان زۆربەی جۆجی ڕاست هەروەیە
شەیتان تاقی میحرابی بڕۆی تۆی دی کە شەیتان تاقی میحرابی بڕۆی تۆی دی وتی یا ڕەب لە سوژدەی حەزرەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە یاراوار یاراوار ئیزنی خەڵکی داس بەینێ دنیا ئاخیرە بۆچ دوێنەنێ ئیزنی خەڵکی دا کە دنیا ئاخیرە بۆچ دوێنەنێ یارەوەرە وتما و خاڵەچی بوو هەر کە ڕەتێکت وە دەرخست وتی داخێک بوو بە جەرگ و دڵی مەحریمانە منیش کردمە جواو ساقی گوڵ بەدەم وەلی دێوانە منم یاریش خات و شەم وای دەبمە مەجنون وێڵی کێوان بێم لە دووری لەیلێ هەر تەوەلابم یان دەبمە فەرهاد من کێو دەکەم کۆن من
غونجەکەی مەمم وەلی دیێوانم قەومێل چەشنی چل مەجنون هەڕەنج بەبە ساقی گەردی کۆچ یاران دیارە ساقی گەردی کۆچ یاران دیارە حوت ماڵان پەرە وای ئینتیزارە حوت ماڵان پەرە وای ئینتیزارە مجنونی کێوم فەرهادی کێوم بەندە وەلی دێوانە سەر کێوان گشتم چراکەی ماڵتان بۆ دزی کوژانۆ جا چراکەی ماڵتان بۆ دزی کوژانۆ بۆچی دەسێنێن وەڕی مێوانۆ یاران دیارە حوت ماڵان پەرە هەڵاڵە پارشان وای ئینتیزارە حوت ماڵان پەرە وای ئینتیزارە خۆشەویستانم بەڕاستی ئەگە بڵم بەبێ بادەمەستم ئەمە ئەو شعرەیە دەگە باقیەکەی تەواکەم بەبێ بادەمەستم یعنی من نازانم چی بڵێم ئەگەر من کەسێکم دامنێن بۆ دادۆری هەڵبژاردننی دەنگێک باوەڕتان هەبێ ئەتوانم بڵم بوونی ئەم جۆرە دەنگە ئێستا لە کوردستانە ڕەنگە لە پەنجەکانی یەک دەست تێپەڕ نەبکەن ناڵم ئەم توانای وتنەوەی مەقام ئیبداعکردن تایە داهێنان تایە ئەداکردنی مەقامەکە چریکە و سۆزی مەقامەکە لە دەستنیانی لەسەر ڕاستە ڕێگە ڕۆشتنی مەقامەکە بەبێەوەی غەڵەت بکەین بەبێەوەی لێلابی کە بتوانی داهێنانشی تا بکەیت لە تۆنی بەرزەوە باوەڕتانە بێڵم لەو نەوەدەنگە لە کوردستانە لە پەنجەکانی یەک دەستێ ناپەڕێت ئەگەم بە من بڵێن ئەگەر بە حکوێک کە ئەتوانە بڵم چ ساڵی تەمەنی خۆم داناوە بۆ خزمەتە بەڵام بەڕاستی پێ دەڵم زۆر گەشتبینم زۆر گەشتبینم سپاس دەکەم سەرڕایەوەی کەسی ترمان بینیوە مەسەران کەسمان بینیوە تۆزێک لە گۆڕەپانی هونەرە خۆی دۆزیوەتەوە ئێستا مۆبایلەکانی داخراوە بێ بەڕێوبەری کارەکانی جواب باتەوە یا پێڵم بۆ دیگاردەکانی جواب باتەوە یا سیکۆریتیەکانی یا ئەسڵەن هەر نایە بەلای هونەرمەندانە کەسمان بینیوە کەمێک دوونانی لە هونەر خواردو ئێستا من و مامالان ناناسێتەوە هۆیە نایە بەلامانە سالی خۆی لێ بۆ بە پۆپ و ڕژمارە و بە پاپ و نازام ڕقەمە چی پێڵێن بەڵام کەسی شەیە ئەوە ئەگەر ئێستا باسی ژیانی بکەی بژێ ژیان ڕەنگە پێویستی بە هونەر نەبێت چکە ئەو کەسێکی تر ئەوکو باسی مجای دەڵم ئەندازیارێکی زۆر سەرکەوتووە بەڵام خزمەتی هونەراکە ئەمڕۆ بۆ ئەم گەرمایی ناو گەڕیامیدیا تەنا خورشیدیەک و قۆڕپیاوانەکەی گەرمیان ماوە کە پێڵێن شین و چەمەرەی گەرمیان من پێڵم شین و قۆڕپیاوانی گەرمیان بەڕاستی چووکە یەک پارچە پڕە لە سۆز و ئەتوانم بڵێم نەهامەتەکانی ژیانی هەموو گەرمیانی بەشمێنێت بەو مەقامە دیارە ئەمە دیاری بەرنامە کۆتایی بەنامەشە بەس خۆزگە کۆتاییم بەنامەیە زۆر لەوە درێژتە بەڵام خۆشەویستان دەستمان پێکردەوە بە هاوین بۆ ناو گەرماکەی گەڕیان ئیترەوە حاڵمانە ئێمە بەم شێوەیەمانە خزمەت بکەین بەڵام ئەمانەی بەردەوام بین کاکە حەمەدجان پێشەی ئەم مەقاممان پێشکەش بکەین من بەڕاستی مەمنونتم
نوسپاسی ئەوە من سپاس دەکەم شانازی پێوەکەم بە جلوبەرگەکەتەوە بە دەنگتەوە بە مۆسیقاکەتەوە بە هوەرەکەتەوە بە بڕوانەوە شەهادە و بە خزمەتەکانە بە نیشتیمان بە خاک لە بواری جایکترم لێکۆڵینەوە هوەر ئەندازیاری گۆرانی وتن ئەیتر نازم هەرچێک بەڵام شتێ بێژم باش لەوانەیە تۆ خۆش ئاگداربی و دوور نزیک برادەکانیشم ئاگدار بێ من ناچمە هەموو شوێنێ لە تەلەڤزیۆنی زۆر گەورەیە لەوانەیە لە ڕێی پیاوێکی و پژنامەوە داوام لێکرا بێ بچم شتێک بێژم بێ بەس قەدری زێر لای زەڕەنگەرە من هاتووم بۆ ئێرە زانم قەدری ئەمانە چییە خۆم نەگەر بچمە شوێنێک کە نەزان ئەم توخمانەی کە من پاراستنی لەکەم بۆی نەتەوەکەمی پێ پارێزم چۆنەچم بە گەورەترین ماڵی خۆم ێزانم ئێرە کە ئێستا هاتووم لێرە ئەم کەرەستانەی مانەوەی نەتەوەکەمان تۆمارەکەین بێژم من سوپاسی ئێواکە سپاس بۆ کاگالا ماوس سەلیم بۆ هەمووتان کە ینی وازانم کە شەڕێک مابێ بۆی کە کولتوری نێتەوەکەمانی پێپارێزین لە ئاستی کوردستانیشا زۆر کەمین یعنی زۆر کەمین خەریکە وەکو لە تیۆریەکەی چی ئەرسمۆس و چی جاحەز و چی داروینە باسی جۆرە زیندەوەرێکەکە کە لە ناوچین ئێمە خەریکە لە ناوچین لەبەرەوەی هەرەبێ ئێمە ڕێزی یەکتر بگەین و من لام وایە ئەم ڕێیان میدیا شوێنێکە بۆی کە سەکۆیەکە بۆی کە میلی کەرەستە میلیەکانی کورد نەفوتێ بە تێک ڕایونە لە جیاوازەکانەوە نەکتەنها مقام نەکتەنها ئاگام لەیەکە جل ئاگام لەیەکە کەرەستەی کوردەواری دیزانکرا و ئاگام لێ ئامێری مۆسیقییان ئەمانە هەمووی کەیسی گەورە نەمانە لە ئاستی جیهانیە ئیشی لێکۆڵینەوەی ڕابکەن ینی ئێوە زۆر پیرۆزن نوسپاسی هەر هەمووتانەکەم ستافەکە کە لێرە پشتی کامێرە و برادرانی کە کۆنتترۆل برازیزانە کە مۆسیقاژن و جەنابەت کە وەکو ئاگدارم زەمانێکە خەریکی ئەم بابەتەی و هەوڵی خۆتدا و جێدەستە دیارە ئێمە کوردە بێ سوپاست بک بەڕاستی هەر وەکو چۆن شۆڕشی کوردی شۆڕشکراوە بۆی کە نەتەوەیەک ئازاد ببێ سەبکی مۆسیقا و سەبکی هوەر و هەڵدانی کولتوری و ڕەسەن شۆڕشە و لە جیهانە وەکو شۆڕش چاوی لێ پێوە قسەی محەممەدی پاڵەوان نییە قسەی جیهانە داستی جیهانیە خەڵکی زۆر گەورەی ئەکادیمیکە ئەمە بەر ئەم شێوازە ڕەسەنێتە بە شۆڕش ێزان ئێمە سوپاسیەوە من جایەکتر سپاس دەکەم گەورەترین شانازیش بوو بە گەڕیانە بڕە کۆمەڵێک مەقامە ڕەسەنەکانمان جارێتتر کرد بە ئەرشیفی نەتەوەکەی خێنێ لای ئەرشیفەکانی تر سپاسی ڕەحیمجانەکەم سپاسی کاکە ئەلەنجانەکەم سپاسی مامەسا سەلیمەکەم کاکە ڕێباز کاکە ئامان کاک بورهان کاکە دیاری باڵەبان خۆشەویستانی گەڕێ میدیا جایتر لەم شانازی بوو بۆ من ئەمڕۆ یەکەمی بەرنامەی وەرزوینیم چەپکە گوڵە جوانەکەی گەرمیان بوو ئەچینە کۆتایی بەرنامە لەگەڵ مەقامی خورشیدی کە دیاری کاکە محەممەی باڵەبانە کاکە محەممەی گەرمیانی باش. آسیا و خاڵیە نەمە 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 نەمای نۆبەتەن سادەیە ئازیزەی
سديام وتهوي أي خواسا أمان أي خواسا أمان 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 نمان أمان نمان أمان 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 كي روز نبوي عزيزي أري كفتم وشونت جانكم وما شو ما شو والله وما شو ما شو أوا كفتم وشونت أي هور وما شو ما شو جانا وما شو ما شو والله شوقي كراسك جانا شوقي كراسك أي هور والله دايلا تنجر شوري جان مالم شوري دردو درمانم شوري اي شوري مالم شوري دردو درمانم شوري دردو درمانم شوري هرچند جيتو را دبري خنبرينم دا شوري هرچندی تو را دبنی خوین لبرینم دا چوری خوین لبرینم دا كم جير خوات لا بنجام والله جير خوات لا بنجام شوري جان مالم شوري دردو درمانم شوري اي شوري مالم شوري دردو درمانم شوري دردو درمانم شوري هرچندي تو را دبري خوين لبرينم دا چوري خوين لبرينم دا چوري هرچندي تو را دبري خوين لبرينم دا چوري خوين لبرينم دا